چەند ماوەیەک لەوە پێش کۆمەڵێک لە سەلەفیەکان لە چەند ناوچەی کوردستان و بە پشتیوانی سوپای پاسداران هێرشیان کرد سەر لاوانی ئازادیخواز و سکۆلاری کوردستان. بەڵام لەگەڵ بەرخودان و بەرپرسدانەوەی لاوان و خەڵکی ئەو ناوچانە ڕوبەڕوو بوون و بە ناچار پاشەکشەیان کرد. لە ئێستادا هاوکار لەگەڵ گەڕانەوەی گروپی تاڵەبان بۆ سەردەسەڵات کە بەشێک لە بیرروڕای ئێرتجاعی و سەلەفیگەریە دەرفەتێک بۆ گروپ و لایەنگرانی ئەو بیر و باوەڕە لە کوردستانیش دەڕەخسێت. بەتایبەت کە لە نێوانیاندا کەسانێک بوونیان هەیە کە پێشینەی هاوکاریکردن لەگەڵ ئەم گروپانیان هەیە لە ئەفغانستان و عێراق. بە سەرنجدان بە پشتیوانیەکانی سوپای پاسداران و بارودۆخی ناوچەکە ئیمکانی ئەوە هەیە کە چالاکیەکانیان بەرینتر لە جاران بەرەو پێش ببن. هەر بۆیە خەڵک و لایەنە سیاسیەکان ئەبێ ئامادە بن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێزانە و ژنان و پیاوانی کوردستان دەتوانن بە ڕێخستنی خۆیان بەرپرچی هەر چشنە هێرشی ئەو گروپانە بدەنەوە. لەم بەرنامە داوەتمان کرۆ لە هاوڕێیاکۆ ئەنوەری لە کادرۆ ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران کە بەشدار بێ لە بەرنامەکەمان و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. لەگەڵمان بن. هاوڕێیاکۆ سپاس بۆ ئامادەبوونن لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە و بەو دەرفەتەی کە داتان ئیجازەم بدەن ڕێزوسڵایش بنێرم بۆ بینەرانی خۆشەویستی کۆمەڵەتەوە. بەڵێ هاوڕێیاکۆ پێشەوەی بچمە سەر پرسیارەکانم ئەوێ بزانم بۆچی هاوڵاتیانی سۆکۆلار و بەتایبەت ژنان لە گەڕانەوەی تاڵەبان بۆ سەر دەسەڵات ئەوەندە نەگەرانن. هاوڕێ گوڵناز ئیجازەم بدا پێشەوەی بچمە سەر وەڵامی ڕاستەقینە بۆ پرسیارە. چاوشانێکمان هەبێت یا کورتەیەک لەسەر بۆچوونی تاڵەبان یا سەلەفیگەری باسکەن کە ڕێژەکانی لەکوێوە بووە لەکوێوە دەست پێ بکە. ئەڵبەتە زۆرە ئەگە بمانەوێت لە بواری کۆمەڵایەتی و لە هەموو بوارەکان و زمینە کۆمەڵایەتەکانی باس پێ بکەن کاتێکی زۆریەوێ. بەڵام من هەوڵە دەمەراوە چاوشانێکی کورتم هەبێت بۆی بتوانین وازەحتر بە پرسیارەکان یا ئەم پرسیارەوە پرسیارهای داهاتووش جواب بدەینەوە. سەلەفی بە معنای کەلیمە یانی گەڕانەوە بۆ دواوە. سەلەفیگەریەت یعنی گەڕانەوە بۆ دەورانی محەممەد و ئەو سنەت و ڕەوشەی کە محەممەد لە دەسەڵاتداریە هەی بووە لە سەردەمی خۆیدا. ئەوانیانەوەی ئەو سەردەمە بگێڕنەوە بۆ ئێستا و پێیان وایە ئەوانەی کە ئێستا ڕوەدا لە چ لە چوارچێوەی دەسەڵات چ لە چوارچێوەی جەرایاناتی سیاسی ئیسلامیش کە ئێستا مەوجودن ناتوانن نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەو ئیسلامە بکەن کە محەممەد باسی لێکە لە حەدیسەکانە هاتووە لە قورئانە هاتووە و بە معنایەک واقعیشە. ینی ئەگەر قرار بێت باس لە ئیسلام بکرێت باس لە شێوەی دەسەڵاتدارەتی حکوومەتی ئیسلامی بکرێت ئەوەی ئەوانە ڕاستیەکەی ئەوەی ئەوانە کە لە قورئانە هاتووە لە حادیسە هاتووە و بەشێک بووە لە سنەتی محەممەد و یارانی لە دەورانی خۆی. بنەماکانی فکری سەلەفی ئەگەڕێتەوە بۆ کەسێک بە ناوی ئەحمەدی بنی حەنبەلی شیبانی کە دواتر بە یەکێک لە ئاینەکانی سەر بە ئەهلی سونەت ناسرا بە ناوی حەنبەلی. لە ئەساسە ئەو کابرا داهێنەری بوو و ئەو پێیوا بوو کە دەتوانێت ئەو سنەت و وتەکانی محەممەد لە سەردەمی سەدری ئیسلامە بگێڕێتەوە بۆ کاتی خۆی. ئەو لە ساڵی 1970 میلادی لەدایک بوو لە ساڵی 855 مردووە. لە دوای ئەو 408 ساڵ دوای ئەحمەدی بنی حەنبەلی شیبانی کەسێکی تر بە ناوی عەبدولحەلیم ئیبنی تەیمیەی حەرانی کە ئێستا عمومەن کە باسیەکەن بە ئیبنی تەیمیە مەشهورە. ئەویش هات ڕەوش و سنەتەکانی حەنبەلی یا محەممەدی بنی حەنبەل ئەو ئیدامە بدا. بەڵام لەم دوو زەمانە چ لە دەورانی محەممەدی بنی حەنبەلەوە چ لە دەورانی ئەحمەدی یا ئیبنی تەیمیە هیچ کامێکیان نەدانتوانی ئەو خەلافەتەی کە مەدی نەزەریان بوو پێکی بێنن
یا دروستیکەن لەباری فکریەوە بە لەباری فکریەوە گەیشتن بە ینی دیارانی خۆیان پێیا کرد کاریان لەسەر کرد و تەکیە و خانەقا و مزگەوتەکانیان بەکارهێنابەوە بەڵام نەیانتوانی بگەن بەو خەلافەتەی کەیان ویست. ماوەیەک دوای ئەو ینی تقریبان 375 ساڵێک دوای ئیبنی تەیمیە کەسێک بە ناوی محەممەد بن الوهابی نەجدی ئەوە ناوەکانی تۆزە عەرەبی و لەبەرەوەی تاریخەکانیش بە خۆی بڵم یاداشتم کردووە بۆی مراجعی پێەکەم لە هەر حاڵ محەممەد بن الوهابی نەجدی کە دوایە ئێستا لە دنیاە بە وەهابیەتیان ناس لە ئەساسە ئەو کابرا بووە کە دەستپێکی ئەو بۆچوونەی لە دوای ئیبنی تەیمیە هێناوە. ئەو لە عەرەبستان لەدایک بووە لە ئیالەتێک بەناوی دەرعینیە وە سەلەفیگەری ئەوەندە گەشەی پێدا ئەوەندەی پەرە پێدا کە دواییە تەنانەت بە وەهابیەتیش ناسرا ئەنی سەلەفیگەری تا ئاستی وەهابیەت گەشە پێدا. ئەم ئیبنی وەهابە بە هاوکاری لەگەڵ شاکانی یەکەمی سعود محەممەد بنی سعودیە توانی ئەم ئاینە تا ئاستی خەلافەت ببە یعنی ئەگەر سەلەفیگەری یا ئەم ئاینی وەهابیەتە گەیشت بە دەسەڵات لە سەردەمی ئەوا بوو و لە عەرەبستانی سعودی هەتا ئێستاش درێژە هەیە هەتا ئێستاش دەوڵەتی عەرەبستانی سعودی بە پەیڕەوی دەوڵەتێکی وەهابیە دەوڵەتێکە کە پشتیوانی لە سەلەفیگەریەکە پشتیوانی لەم ئیسلامی بنیادگرا و تۆنڕەوەکە و تا ئێستاش یەکێک لە هەر کوێیەکی دنیا ئەم بۆچوونە نمایندەی هەبێت لایەن لە دەوری یەک متەشەکل بن یەکێک لە لایەنگرە یا یەکێک لە سپانسەرە پڕۆپاقورسەکانی دەوڵەتی سعودیە. لە دەورانی هەرم کابرای کە باسم کرد دەورانێک ئێستا منەمەوێت شتێک باس بکەم ئەوەی کە ئەم سەلەفیگەریە لە توولی مێژوو تا ئێستا هەڵسوکەوتی چۆن بووە یا بەرخوردی دەسەڵاتەکان بم بۆ چوونە چۆن بووە ئەمەیە کە تۆزێک حەزەکەم زیاتر سەرنجی بدەینە سەر لەوانەیە لە تەوەری باسەکە لە ئەساسی باسەکانە لە داهاتووە لە جواب بە پرسیارەکانی داهاتوو یارمەتیمە بکە. سەلەفیگەری لە سەرەتای دروستبوونیەوە هەتا ئێستا یا ئەم بۆچوونە لەلایەن دەسەڵاتە جۆرا و جۆرەکانەوە ئێستا مەسەڵەن هەرێمە ئەبینن لە عەرەبستان وەهابیەت یەکێک لە پشتیوانە هەرە قورسەکانی دەوڵەتانی ئیمپریالیستی وەکو ئەمریکا و ئینگلیسە و دۆستێکی نزیکی زۆر وڵاتانی بەتایبەت سەرمایەداریش. جا ئەمە ئەمەوێت باسێک لە مێژووەکەی بکەم بۆ ئەمە چۆن دەستی پێکردووە. ئیبنی حەنبەل یا ئەو کابرای کە دوای ئیبنی حەنبەل محەممەد بن حەنبەلی شیبانی دەورانی عەباسیەکانە هاتووەتە سەرکار دەورانی مەئموونی عەباسی لەو دەورانە ئەگەرچی خۆیان بە ئەهلی بە ئاینی ڕەسمی ئەو زەمانە سونی بوو بەڵام بڕێک لە ئاینەکانی تریش وەکو یەهودی و مەسیحی و تەنانەت زەرتوشتیەکان وحتاڵم بڕێک لە فەلسفەی یونانیش هاتووەتە بەرباس تەفسیری لێکراوە قسەی لەسەر کراوە ینی فەزایەک دروست بووە کە ئاینەکانی تریش بن بەڵام ئەم بۆچوونی سەلەفیگەریە لە مقابلی ئەوانە یا ئەو بۆچوونی حەنبەلیەکان لە مقابلی ئەوانە مقاومەتی کردووە. دەسەڵاتی عەباسیش خۆی دەسەڵاتێک بووە کە نوێنەرایەتی ئەشراف و زەمیندارەکانی کردووە بۆتە نوێنەری بەشێک ینی بەشی مڕەفەهی ئەو جامعە نوێنەرایەتی بەقیە قشاری نەکردووە. ئەم جگەلەوە هەر جۆرە ناڕەزایەتیەک لەگەڵ قەلع و قەمعی لەگەڵ سەرکوتی ئەم دەسەڵاتەش ڕوبەڕووبووەتەوە. لەو سەردەمە تەفەکوری حەنبەلی یا محەممەد ئیبنی حەنبەلی شیبانی بە یارمەتی دەسەڵات ئەگات ینی جۆرێک خەڵک تەحمیقەکە خەڵک ڕاکێشێ بەلای خۆیەوە و لە ئاعترازاتی مەدەنی و ڕادیکاڵ جڵەوگیریەکات
بەجێ ئەوەی خەڵک بێن مەسەلەن دژی دەسەڵات ئاعترازکەن بێنە سەر نازانم ڕێکخراوی سەرکی ئەو سەردەمە پێک بێن و دژ بە دەسەڵاتی عەباسی بۆسن لە دەوری ئەم تەفەکورە کۆ بنەوە و دەوڵەتی عەباسی لەو سەردەمە ئیسفادەی ئەفزاریەکە لەم تەفەکورە. دوای ئەو بەشێک کە ئیبنی تەیمیە دێ ئیبنی تەیمیەش هەر ئیدامەی پێشتر وتم فاسڵەکان زۆرن. ئەگەر ئەو ساڵی 1950 میلادی هاتووە ئەم 408 ساڵ دوای ئەو هاتووە ئیبنی تەیمیە کە باسی لە یەکەم شەرت نییە بە دواییەکە بەڵام فاسڵەکان قەرنهایە بەڵام ئیبنی تەیمیە هەر هاتووە سنەتەکانی محەممەد بنی حەنبەلی هێناوەتە پێش ئەویش هەر درێژە دەری ئەوە بووە. لە دوای ئیبنی تەیمیە کە هیچ ئیتفاقێکی تایبەت ڕۆنادا ئەو فقط وتم تەنیا ئیدامەدەری ئەو ڕێگا بووە ئەو کابرا دێت وەهابیەکە محەممەد بن وەهاب نەجدی ئەو دێت بەڵام ئەو لە سەردەمێکا دێت کە سەردەمی عوسمانیەکانە لە سەردەمی عوسمانیەکان ڕوو لە ئوفولە تەزعیف بووە ناڕزایەتیەکان دژ بە دەسەڵات بە ئیمپراتوریەتی عوسمانی زیادی کردووە و خەڵک معتەرزن دەو کاتەشە سەرەتای کرانەوەی پێی بریتانیا یا ئینگلیسە لە ناوچەکە. بریتانیا و بە یارمەتی وەهابیەت کومەکەکەن بۆ ئەوەی کە ئەلتەرناتیڤێکی دوای عوسمانیەکان دروستکەن یارمەتی دەریە بن دژ بە ئەمپراتوریەتی عوسمانی بڕوخێ و بریتانیا لە ئاینی وەهابیەت کەڵک وەرەگرێ کە ئەو دەسەڵاتە بڕوخێنە. لەو سەردەمەش وەهابیەت هەر بازم ئەبزاری دەستی دەسەڵات بوو. ئێوە پێتان وایە بۆچوونی تاڵەبان هەر لە سەلەفیگەری و وەهابیگەری هاتووە؟ بەڵێ بەڵێ جایسەوە چمەسەرەوەش کە چۆن هاتنە ناو ئەفغانستان و ئەوە تۆزێک لەوانەیە باسەکە درێژ بێ بەڵام ئەرۆکو وتم یارمەتیەکە بە وڵات بە پرسیارەکانی داهاتوو. لە دەورانی وەهابیەت ئەو کاتێکە وتم لە سەردەمی عوسمانیەکانیشە هەر ئیسفادەی ئەوزاری لەو ئاینە کراوە بۆ خزمەت بە دەسەڵات. ئەوە زۆر سەلەفیگەری لە ئێران کە وەکو ئەبزارێک لە دەستی جمهوری ئیسلامیە بۆت بەرابەر خەڵک. ڕێک ئێستاش دەم سەردەمەشە هەرەوەی کە جەناب باست کرد کۆماری ئیسلامیش کە دوایە دێنە سەرەوانش هەر ئیسفادەی ئەبزاری لێکە. دوای ئەوە ئەخوان المسلمین لە مەسر دروستە بێ بە مەوازاتیەوە سلسلە دووی پاشایی لە عربستان دروستە بێ یعنی مەوردی حمایەتی ئەخوان المسلمینە بێ. بعد باسەکە زۆر درێژ نەکەمەوە نەچمە ناو مسایلی ترەوە بۆی بگەم بە جوابی ئەم پرسیارەشت لە ساڵی 1970 کاتێک کە شۆڕەوی حملە ئەکات بە ئەفغانستان نەگرێتەوە دەوڵەتانی فاسدی منتەقا و دەوڵەتانێک کە هینیان کردبوو قەڵع و قەمعی ئەموالی خەڵک دارایەکانی خەڵک و فاستەیەکی ئێژگار چینایەتی لە ناو وڵاتەکانە دروست بوو فەقر هەبوو هەژاری هەبوو و دەسەڵاتەکان فاسد بوو. ئەم هێرشی ئەم چوونە ناوی شەوڕێ بۆ ئەفغانستان بۆ بەهانەیەکی باش بۆی کە ئەمانە پشتیوانی بکەن لە سەلەفیگەری لە ئاینێک دژ بە شەوڕەوی یعنی بۆچوونێک لە ناو ئەو منتەقەیە زاڵ بوو بە پشتیوانی ئەمریکا و بریتانیا و دەوڵەتانی سەرمایهداری لە غەرب دژ بە شەوڕەوی هاتن ئەم ئاینی وەهابیەت بۆ پشتیوانی عەرەبستان و وڵاتانی عەرەبیش هەروەکو باسم کرد ئەم ئاینەیان دروست کرد زەقیان کردەوە متەشەکلیان کرد پشتیوانی ماڵیان کرد کە دواتر بە تاڵەبان و بە ئەمە ئەناسرێت ئێستا لە ئەفغانستانە تەنیا دژ بە شەوڕەوی نەبوو دژ بە شەوڕەوی بووم بەهانەیەک بوو بۆ داپۆشینی فەساد و گەندەڵی و نەوعێک لە چەپاول کە ئەم دەسەڵاتانە لە منتەقەیان کرد و ئەمریکا و ئەمانش لە بۆ قازانج و مەنافعی سەرمایهدارێنی خۆیان بۆ کێشانی شەڕێک بۆ ناو منتەقە لە ئەفغانستانمانە خولاسەم ئاینەیان پرە پێدا و تا ئێستش ئەواقبەکەی بینین. ئەمەوێ بڵێم ئاینی سەلەفیگەری لە سەرەتاوە لە دەورانی ئەحمەد محەممەدی بنی حەنبەلی شیبانیەوە هەتا ئیبنی تەیمیە و هەتا ئیبنی وەهاب کە دوای بە وەهابیەتە ناسرەوە ئێستش هەمویان بینەرانیش ئاگاداری ئەوەن وە لە شارەکانی کوردستانی ناسراون هەمووی تا هاتووە لە خزمەت دەسەڵاتا بوون هەمووی تا هاتووە ئیسفادەی ئەوزاری لێکراوە و ئەم تاڵەبانەش کە ئەفغانستان هەیە و ئێستا بەشێک لە
بەڵاو موسیبەتە کە لە ئەفغانستانە مەوجودە ئەویش هەر ئەبزاری دەستی وڵاتانی ئیمپریالیستی و سەرمایهداری بووە کە ئێستا لە تاالبان هەیە بۆ ئەم مێژووەم باس کرد کە ئەگەر هیوادارم توانی بێتم ڕیشەی ئەمە و ئەوەی کە تاکید کەمەوە لەسەرەوەی کە ئەمانە ئەبزار بوون ئەگەر چی وەک فکر وەک باوەڕ لەوانەیە هەندێک شت لە ناو خەڵکی سادە بەڵام وەک تەشەکل وەک حیزب وەک لایەن کە بگەن بەدەسەڵاتی ساری زانیان لێکراوە باسی پرسیارەکەت کرد بۆ نەگەرانن لە ساڵی 1996 تا 2001 دەسەڵاتی تاالبان لە ئەفغانستان حکوومەتی کردووە تا ئەو جێگەیە گەڕێتەوە بەسەر ژنان دواکەوتوترین نائینسانیترین و وحشەناکترین بە معنای واقعی دەورانی ژیانی ژنان بووە لە ئەفغانستان لە کچ بەچوودان لە تەمەنی 9 ساڵیەوە بە پیاوی سەروی 56 ساڵماریانیان کرد بۆ خۆیان بۆ دەسەڵات بۆ ئەوانەی کە لە ڕاستی تاالبانە بوون بۆ ڕەبەرانی تاالبان بەڵێ و تعدودی زەوجەکان تۆسەن دەسەڵاتێکە بێت میزانی برۆی ژنان بۆی مهم بێ و بەرەساسیەوە قانون تاینکە کە دەموچاوی ژن چەندێک دەرکەوێ یا دەرنەکەوێ نەکەرەوە حتا تەفریحەکانی بڕین بادەک بازی مەسەلەن تەلەڤیزیۆنی بەناوی جعبەی فەسادە ناسەر هەموو شتێکی محدود کردەوە سانسۆر کولن فەزایەک کە زۆر کەس کە ئێستا تعبیریەکان لە سەدری ئیسلامیشە ئەوە نەبووە ئەلبەتە لە سەدری ئیسلامی امکاناتی سێنەبووە بەڵام لە سەنگسار لە شەلاحکاری ژنان لە سەرجادە لە بەستنەوەی ژنان لە ماڵەوە کولن ژنی دابڕان بە معنای واقعی لە جامعە و کردیە یەک کالا سرفەن لە خزمەت پیاوەکانی ئەوەیش خۆیان ژن بە معنای واقعی بە چاوی ئینسانی چاوی لێ ناکرا یانێ ئێوەیە ژن ئەو فکرەتەی کە تاالبان هەیەی لە ئەحادیسەوە هاتووە کە ئاوا بک بە ژنان وەکو ئەبزارێک وەکو تەواوی ئەوانەی کە تاالبان لە ئەفغانستانی جرایەکە بەنسبەت مەسایلی ژن لە خودی شریعەت و لە خودی ئەحادیس و لە دڵی قورئانەوە دەریێناوە ئەوانش خۆ هەروە نەهاتون دانیشتن مەجموعەیەک ئینسانی سادەوە ئەوانە ئاین حاڵی بوون دەرسیان بۆ خوێنەوە دانشگایان بۆ تاواکەوەن دانشگایان هەیە لە مەسەر لەو بوارەوە لەوێ ئامۆزشە بینن و لەسەر کەلیمە بە کەلیمە لەسەر چکول جزئیاتی حرەکاتیان تەفسیری واقعی لە قورئان دەرێنەوە کە حتا ئەوانەی کە ئێستا بە ناویانەوە سیمای ئەم ئاینە جوان بکەن لە بەرچاو خەڵکاوە سیمایەکی جوانتری پێ بە خەڵک نیشان بدەن ناتوانن لە مقابلیانە زۆر جادانیش منازرە بکەن چونکە ئەمانە ئەگەڕێنەوە بۆ ئستنا دەکەن بە حەدیث و بە قورئان و بمە جاوتم تۆ چاولێکە لەو 5 ساڵە لە هەر کوێیەک ئەمانە دەسەڵاتیان بۆ لە ئەفغانستان کوشتار بووە خوێن بووە ماڵوێرانی بووە نەهامەتی بووە فەقر بووە هەژاری بووە برسەتی بووە بەتایبەتی بۆ سەر ژنان لە ئێستا کە جارێکی تر هەروتم معلوم نییە ئەمەش ئەم هێرشانەی تاالبان چ شتێکی سیاسی پەیڕەوەکەن معلومە بەڵام لە حوسڵەی ئەم باسەیان نییە باسی بکەم لە هەر حاڵ ئەمریکا ئەوێت هێزەکانی خۆی بشێنێتەوە تاالبان خەریکا بڕێک لە شارەکان نەگرێتەوانێ و ئەمە وحشەت و هەراسێکی ئەجگار زۆری لە ناودڵی خەڵکا دروست کردەوە بەتایبەت ژنان و بەتایبەت ئەو کەسانی کە بیری سەکۆلاریان هەیە و بەتایبەت ئەو کەسانی کە مدەتێک ئێستا کەم یا زۆر هەستیانە کرد تۆڵی هەناسی ئازادی تامی ئەو خۆشیەی ئەو زندگی ئارامەی کاشێ بێتیان چەشتویانەوەی سەگەرێکیان نییە لە دەستی بن ئێستا ئەم زندگی ئەگەر زۆرێک ئارامەوێت ئەوەی کە ئێستا هەیەە خۆی سەر کێشە مشاکلیان زۆر بۆ ژنان ئەگەر تۆزێ فەزایەک باشترە واقعیە بڵێ فەزایەک باشترە تۆزێک کراوەترن دێنن ئەبن بە نمایەندەی پارلەمان ئەبن بە ڕێکخراوی خۆیانیان هەیە ئارایشگا کراوەیە ئارایشگای ژنان و پیاوانە لە سەردەمی تاالبانە مەمنوع بوو تەواوی ئەمانە ینی نگەرانیەکی ئەژگار زۆر و بە حەقیش لەلایەن ئەوانەوە دروستەکات و بڵێم ئەمەش نەوعێک لە سیاسەتە ئەمەش نەوعێک لە بازی وڵاتانی منتەقەیە کە لەناو ئەفغانستانە ئەیکەن و لێرەیە تەنیا شاروەندان و خەڵکی فەقیر و هەژار لە ئەفغانستانە بنە قوربانی بەڵێ هاوڕێکۆ ئێوە باسان لەوە کرد کە ئەمانە هەمووی ڕێشەی لە ئەحادیس و ئەحکامی دینیە و هەیە پێتان وایە بۆ بەرەنگار بوونەوە یان ڕێکخراوتر بوونەوەی خەڵک ئەبێت چی بکەن ئێستا لە ئەفغانستان دەستی پێکردووە
ئێستا لە ئەفغانستان خەڵک ئیتر باوەڕی بۆ حکوومەتە گەندەڵش کە ئێستا لە سەرکارە نەماوە باوەڕی بە هێز ئەمنیەتەکان نەماوە خەریکن ڕێکخراوەکانی خۆیان دروستەکەن خەریکن خۆیان مستەلەحەکەن ژنان هاتوونەتە بەرەی ئەو شەڕەوانە ینی خۆیان مستەلەح کردەوە بە ناوی بەسیجی عمومی کە ئەگەر تاڵەبان بێت نزیک بێتەوە شەڕی سەرماڵی بکەن لەگەڵیان ئەنێ ئامادەن هەموو شتێکی خۆیان بگوزارن لە گیانی خۆیان بگوزارن بەڵام جارێکی نەچنەوە ناو ژیانە ئەمە ڕێگایەکی ئوسولی واقعیە خۆڕێ خستن خۆ متشەکلکردن خۆ مسەلەحکردن دژ بە تاڵەبان و پێم وایە بەجێ ئەوەی کە زۆر وابەستگی خۆیان بە وڵاتانی دەوروبەر یا بە ئەمریکا و بە حزوری نظامی ئەمریکا لە منتەقە و بەمانە تەمەرکوزکەنە سەرەوە و ئاواتەخوازی ئەوە بن چونکە وتم مێژووی ئەمانە ئەبزار بوون لە خزمەت دەسەڵاتانی سیاسی و ئەوانش بە شوێن مەنافعی سەرمایه‌دارانی خۆیان ناگەڕن لە منتەقە لەمانەوە گەبزار کەڵک وەرەگرن ناتوانێت هیچ ئومێدێک ببێت بەوانەی کە بێن ڕزگاریانکەن لە دەست تاڵەبان جگە لە خۆیان بە خۆشیانە بە خۆیان متشەکلکەن بە خۆش بەختانابینی نێستە لە خەبەرەکانە ژنان لە سەفی پێشەوەی ئەو تەشەکولیان سەلاح بەدەست وێستاون لەسەر خیابانەکان و عەزمێک لە مقاومەت لە ناو ژنانە هەیە وەم پێم وایە ئەوە ئومید بەخشرە بڕوای من مادام ئەگەر ئەمە سەراسەریتر بێتەوە ئەم مقاومەتە عمومیتر بێتەوە لە ئەفغانستان بە بڕوای من ئاندەیەکی ڕۆشنتر بووە دیارە بەڵێ هەوڕێکۆ بە بڕۆینە سەر ئێران و بەتایبەت کوردستان ئێوە بارودۆخی سەلەفیەکان لە کوردستان چۆن هەڵدەسەنگێن یا لە چه ئاستێکدان ئایا بارودۆخیان بارودۆخی سەلەفیەکان لە کوردستان و لە ئێرانیش نەباشترە نە زیاتریشە لەوەی کە تایسە هەیە لەباری فکریەوە زنجیرەوار ئیدامەی هەبووە تا ئێستا لەباری ڕێکخراوەیشەوە هەر مەوردی پشتیوانی جمهوری ئیسلامی و سوپای پاسداران و دەوڵەتانی سعودی و ئەمانە بوون و ئەگەر تا ئێستاش هاتوون لە کوردستانە بوون چ وەک حیزب چ وەک لایەن چ ئەگەر دەورانێکیش لە گۆشەوکەناری کوردستانە خلافەتێکی بچووکیان پێکە نابێت لە نەوعی تاڵەبان هەمووی بە پشتیوانی و یارمەتی کۆماری ئیسلامی و وڵاتانی عەرەبی بووە لە کوردستان هەر لە سەرەتای ئەگەر باس لە کوردستانی ئێران بکەین بە موفتیزایەکان دەست پێەکە بە محەممەدی سوبحانی کە بە نوێنەری ئەخوان المسلمین لە کوردستان ئەناسرێت دەست پێەکە بە ئەختلافی ئەو دوانە و تەشکیلی مەکتەبی قورئان دەست پێەکە هەرچەند لە سەرەتاوە وەکو بۆچوون یا وەکو تەفەکر خۆی دەرخست بەڵام دوایەوە هاتە ناو دنیای سیاست هاتە ئەویش چۆن بوو لە کوردستان بیر و بۆچوونی سوسیالیستی بەهۆی هەبوونی جەرایانێکی وەک کۆمەڵەوە نیگەرانیەکی دروست کرده بوو لەلایەن ئەو ڕژیمی ئەو سەردەم و دەوڵەتانی دەوروبەر و ئەمە بووە هۆی ئەوەی کە بیر لەوە بکەنەوە کە جەرایانێکی ئیسلامی هەر چۆن لە وڵاتانی تریش دژ بە فکری چەپ و کۆمونیست دژ بە جەرایاناتی سکۆلار تەقویەتیانەکردن سپانسەریانەکردن لەباری مادیەوە بە قەولی خۆمان دەعمیانەکردن لە کوردستانیش هەرەوە بوو لە تا مفتیزایە و محەممەد سوبحانی بوون لە ئەوایلی ئینقلاب ئیسفادەیان لێکرا دژ بە جەرایاناتی چەپ و سوسیالیست دژ بەو تەفەکوڕی کە لە کوردستانە حاکم بوو و دوای ئەو لە ڕێگەهای تر لە تەفەکوری تاڵەبان حتا بەهێنانی نیروەکانی تاڵەبان بۆ ناو منتەقا لە هەڵەبجە و لە بێیارە و لە تەوێڵە دش بە هەر بۆچوونێکی سکۆلار تەنیا بە کوردستانی ئێران مختص نەبوو لێوەشەوە بوو جمهوری ئیسلامی یارمەتیەکردن بۆی کە دش بە بۆ فکری حتا ئیستقلال تەڵەبی لە کوردستانی عێراقا پێیان وابوو کە ئەمە خەریکە ئەڕوا بۆ ئاقارەیە و لێرە خەڵکی کوردستان لەم بەشە ئیستقلال وەرەگرن و بێتە دەرسێک بۆ بارچەکانی تریش هەر بۆیە کە هەست فەورەن کەوتنە بیر بەوەی کە بۆچوونێکی ئاوا بێنە زاڵیکەن و خەڵک لەو
بەو گرایشەی کە بەرەو ئیسقلال تەڵەبی بڕوات بەرەو بۆچوونی سکۆلار بڕوا دوور بخەنەوە. کەسێک بەنای نەجمەدین محەممەد لە تێوێرە و بێڵە دروستەکەن حکوومەتی ئەنسارولیسلام و ماوەیەکیش ئەویش دەسەڵاتێک لە نەوەی تاالبان بەڵام لە محدودیەکی جغرافیایی چکۆلەتر دروستەکان هەرو بەڵایی هێنا بەسەر ژنانەکە لە ئەفغانستانە هات و ئەمانە بە شێوەیەکی بە تۆری زۆر چڕوپەڕ هەم لەلایەن جمهوری ئیسلامی و هەم لەلایەن دەوڵەتی عەرەبستانەوە پشتیوانی مادی و معنەویان لێکرا و تەقویەتەکران. یانەوە پێتان وایە چەوتەیەکی جمهوری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان و بەتایبەت جونبشین قەلابین و کوردستان. دقیقاً پێم وایە هەر نوع بۆچوونێکی سەلەفیگەری لە کوردستانی ئێران و لە بارچەکانی تری کوردستان و ئەگەر دروست بوو بێت هەروەکو وتم مێژوەکانیشیان ئەبزار بوون ئێستا شەر ئەبزارن. سەلەفیگەری لە کوردستانە ئێستا تەنیا فکرێک نییە، تەنیا بۆچوونێکی ئیسلامی نییە، لە ئیدۆلۆژیەک و سەرچاوە ناگرێت. سەلەفیگەری ئێستا لە کوردستان ئەبزاری دەستی سوپای پاسداران و کاربەدەستانی کۆماری ئیسلامیە عەلەیهی جوڵانەوەی حەقوازی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانەوە باشۆزان و خەڵکی کوردستان بەمە ئاگان ئەزانن کە ئەم بۆچوونە ئەم تەفەکورە ئەوەڵەن جێ ناکەوێت لە ناویانە هیچ زەمینەیەکی نییە. کاگاکۆ تێمە سەر ئەو پرسیارە کە بۆچی سەلەفیگەری هەروەکی خۆتانوتان جێگە و پێگەی پێیان بۆ دوای چ ساڵ تا ئێستا جێگە و پێگەیەکی نییە لە کوردستانە. سەلەفیگەری لە کوردستانە وتم بە قەولی هاوڕەیەکمان هاوڕە فەرهادێک و سەلەفیگەری کوردستان جەزیرەیەکی سوورە، جەزیرەیەکی سوورە لە ناو ئۆقیانوسێک لە ئێرتجاع لەجێر دەسەڵاتێک کە نوێنەری ئێرتجاعیەکی دواکەوتووی هارە لە منتەقا. کوردستان هێشتا سوور ماوەتەوە. کوردستان بە بۆنەی جەرایانێکی وەکو کۆمەڵەوە بە بۆنەی جەرایانێکی چەپ و سوسیالیستی وەکو کۆمەڵەوە هێشتا تەفەکورە ئەم تەفەکورە وا ڕێشەی داکوتاوە لە ناو خەڵکی کوردستانە کە زەحمەتە ئاسان نییە بۆچوونێکی ئاوا دواکەوتوو بتوانێت ڕێشەی کۆمەڵایەتی پیاکاتیایە و پەرە بسێنێت. لە پارچەکانی تریش بە دەرەجاتێکی یاوە کوردستان بە حکمی هەبوونی سیستەمێکی میلی مێژووی هەمیشە جەرایاناتی سێکۆلار جەرایاناتی ئینقلابی تایە ڕۆشتی کردووە گەشەی سندووە و خەڵک چوونەتە پشت ئەوانەوە زیاتر تا بۆ چوونهای سەلەفیگەری و دواکەوتوو. بەشێکیش ئەوەیە کە ماهیەتی ئەمانە ناساندراوە بۆ خەڵک سەتی ئاگایی تاو ئاستە هەیە کە بزانێت ڕیشەی ئەمانە لەکوێیە و لەکوێوە سەرچاوایان گرتووە. لە سەردەمی ئێرتباتاتە ژیانی ژنان و مناڵ و گەنج و لاوی ئەفغانستانە بینن کە لەژێر دەسەڵاتی ئاوا بۆچوونێکە چۆن ژیانەکەن چۆن گوزەرانی ڕۆژانە و شەوانەیانە بەنەسەر بۆیە کە هەر لە سەرەتاوە لەگەڵ مقاومەتەوە بەرەو ڕۆ بێ. لە کوردستانە ئەگە بۆچوونی سوسیالیستی هەیە بۆچوونی سوسیالیستی حیزبی خۆشی هەیە خەڵک لە دەوری متشەکل بوون مسلحن بۆیە کە ئاسان نییە ڕێگایەکی ئێژگار سەختیان لەبەرە حتا ئەگەر پشتیوانیەکی ماڵی ئێژگار زۆریشیان لەبەرابێ بەڵام لەگەڵ ئەو تەفەکورە ئیجتماعیە بە ڕۆژە بە قەولی هاوڕە فرات سوورەی کە لە ناو کوردستانی بەتای بە ڕۆژهەڵاتە هەیە دیوارێکی زۆر محکەمە لە مقابلەوە لەوانەیە بتوانن بێنە دارسێرانێک بێنە سەقزێک قەمەکەشیە بکەن بە پشتیوانی سوپای پاسداران تۆ حساب کە لە سەقزە فعالێکی کاریگەری ناوێرێت عکسێکی ئەوڵی مانگی مەیدانێت دفاعکە لە حقوقی کاریگەری ڕێگەی خەنە ناو زیندان هەر جۆرە تەجەموعێکی دفاع لە مافی مناڵی ئەوانە لە ژێر فشاری ئەمنیەتی و زەخت و زۆرا بەرگوزارە بێ بەڵام ئەوان دێنە سەر خیابان قەمەکەشیەکەن چقەوە دەن لە خەڵک دوێکێشە لە حەسەناوای سنە هێرشیان کرێت سەر ساحب دوکانێک بەڵێ ئەمانە ئەگەر ئەحساسی ئەمنیەت نەکەن لەلایەن دەسەڵاتەوە جورئەتیەوە ناکەن ئاوا بکەن جورەتیەوە ناکەن بێنە سەر شەقام لە دارسێران لە بە قەولی خۆ دوێنەکە لە حەسەناوا لە سەقز لە جوانڕۆ کە قەبلەن کردویانە بێن قەمەکەشی بکەن ئەمە خەڵکی کوردستان و ئێمەش باش دەزانین و لێرە شتێکیدی لەسەرەکەینەوە ئەمە مەجموعەیەکدار و دەستەی سەر بە سوپای پاسداران و وەزارەتی ئیتلاعاتی جمهوری ئیسلامین کە ئەیانەوێت فەزای کوردستان بشەوێنن فەزایەک لە ڕۆح بۆ وەحشەت دروستکەن زمنی ئەوەی کامکاراناکەن سەرمایەگوزاریشیان کردووە
نازانم گوایە ئەڵەن مارکێتیان دروست کردووە بەژمعیشیان دروست کردووە خەڵک ئستەخدامەکەن و لە ڕێگای کومەکای خێریەی خۆیان بە ناوی ئیسلامیەوە ئەیانەوێت ئەوەشکن لە هەردوو بوارەکەی شکستە خۆن چونکە ماهیەتیان معلومە کوردستان شوێنێکی ئاسان نییە بۆ ئەوان ڕاحەت بەدەستەوە نایە هەروەکو وتم هەم حیزبی خۆی هەیە هەم خەڵک لە دەور حیزبەکەیانەوە متشکلن و هەم حیزبەکەش مسلحە و هەر وەخت ئیرادە بکات دەتوانێت ئەو جەماوەرە ئەوەی کە ئێستا لە ئەفغانستان خەریکا شقڵەگرێ ژنان و ئەو ئەیانەوێت مقاومەتێکی عمومی مسلحانە دروستکەن دژی تاالبان لە کوردستان ئاسانترە چون تەجروبەی هەیە و حیزبەکەی خۆشی هەیە و ڕاحەت ئەکرێت ئەم جەماوەرە مسلح بۆ کە دژی هەر بۆچوونێکی مرتجەی ئاوا دواکەوتوانە. بەڵێ هاوڕێکۆ ئێوە باستان کرد لەسەر سەلەفیەکان پێتان وایە بەو هێزەکەمە و ئەتوانن هەڕەشێک بن بۆ سەر کۆمەڵگای کوردستان؟ من ئەگەر وتم ئومیدم بوو بەوەی کە ناتوان ڕێشێک کۆمە بەڵام ناتوانم نگەرانیەکانیشم شارمەوە ناتوانم ڕاحەت بڵێم هیچ نین بەڵێ ویرروسێکن کە هەر احتمالی گەشتەسەندنیشیانەیە وتم پشتیوانی مادیان هەیە احتمالی پەرەسەندن نە بە معنای کۆمەڵایەتێکی بە معنایەوە بۆ سەردەمێک بتوانن ببن بە بەشێک لە ئازار و مێنەتەکانی و کۆمەلگایە بم بەشێک لە دڵە ڕاوکێ و لە نەگەرانیەکانی و کۆمەلگایە یا لە دوا ڕۆژی ئاوگۆڕێک لە سەررجامە ئەوانش دەتوانن لە بە پشتیوانی ماڵی حەدیقل هێزێک لە ئینسانە سەرخوردەکان ئەرێسا لەبەر هەبوونی دەسەڵاتێکی وە کۆماری ئیسلامی یەک دەسەڵاتانی گەندەڵی دەور و بەرمان مەجموعەیەک زۆر لە حاشیێنشینەکانی شارەکان لە گەنجانی ئەو وڵاتە کە هیچ ئاس و هیوایەکیان بۆ دوا ڕۆژی ژیانی خۆیان نییە پەنا ئەبەنە بەر ئاوا جەرایاناتێک. بەڵێ هاوڕێ فەرادی شعبانی مەطلبێکی هەیە لەسەر سەلەفی باسی لەوەی کرد ئەمانە تعدادێ ئینسانی سەرخوردن لە جامعە کە ڕوو ئەکەن بە سەلەفیگەری و دقیقاً ئەوانە مەجموعەیەک ئینسانایەکن لە حاشیە شارەکان کە بە حکمی ئەم دەسەڵاتە فاسدانە هیچ هیوە ئومێدێکیان بۆ دوا ڕۆژی خۆیان نیە هیچ ئومێدێکیان نییە و ڕوو ئەکەنە جەرایاناتێکی ئاوا سەلەفی یا جەرایاناتێکی ئاوا ئیسلامی و لە هەر حاڵ ئەوانش ڕاحەت لە ڕێگای باوەڕەکانی خۆیان وە بە یارمەتیەکی مادی بۆ خۆیان بۆ بنەماڵەکانیان بە خراپترین شێوە ئیسفادەیان لێەکەن و کوردستانیش لە هەر حاڵ ئەمکانیەوە هەیە ئەبێت ئێمە کاری لەسەر بکەین ئەبێ ئێمە ئاگاهگەری بکەین بۆ بنبەرکردن و لابردن یان ئەو هەڕەشە ئەبێت چی بکەین ئەوەی کە ئێستەیکەین ئەوە ئاگاهگەری ئەوەی کە وتم تەقویەتی بۆچوونی سێکۆلار و ئازادی خواستە ناو کۆمەلگا ئیفشاگەری لەسەر ئەوان لە گوزەشتیان لە کردەوە و کارەکانیان لە باقی وڵاتەکانی تر لە سووریا لە ڕەقە ماوەی خلافەتێکیان دروست کرد بە ناوی داعش لە نەوعی تازە ئەوانە ئەو نەوعی تاالبانیان پێ تۆزێک ملایمتر بوو لە نەوعی تاالبان خراپتر و دڕندانەتر ئەبێ ئەمانە مرتب باسییان لێ بکرێ ناویان لێ برێتەوانێ بە ڕخنیان لێ بگری و ئیفشاگەریان لەسەرکەی ئەو بەشێک لە کارە بەشێک لە وەژەوەی کە ئەبێت خەڵکی کوردستان ئەو حیزبە سکۆلارە سوسیالیستەی کە هەموو فعالیەت و کاری ڕۆژانەی دفاع لە ژنانە دفاع لە خەڵکی فەقیر و هەژارە دفاع لە منداڵانە دفاع لە ژینگەیە دفاع لە هەموو بوونەوەرێکە لە ناو کۆمەلگا ئەبێت تەقویەتیکەن ئەبێ بچنە پشتی ئەبێ ئێرە کوردستان وەکو باقی شوێنەکانی تر نییە بڵێن ڕێکخراوەیەک دروستکەن فورەن لە دەوری مستشکل بن لە کوردستان ڕێکخراوەکە مەوجودە بۆ نمونە کۆمەڵە ئەبێ ئەم ڕێکخراوەیە ئەم ڕێکخراوە سکۆلارە ئەمە گەنجان و لاوان لە تاو بێ هیوایی ئەبێ فەزایەکیان بۆ کرێتەوە ڕوو نەکە ناوان تایسە جووا بووە ئەگەر تایسێ ئەوان توانیوانە لە کوردستانە بەو شێوە نیرو نەگرن بەو شێوە نەتوانن لە ناو خەڵکە ڕۆژ پیاکەن یا حتا لەبەر هەبوونی ئەم جهێزە سیاسیە بووە بە نەزەری من خەڵکی کوردستان ئەبێت لەوە بەدووە زیاتر ئەو نەگەرانیە جددیە کە باسمان کرد بۆ ئاەندا حتا لە زمانی ئاڵوگۆڕەکانیش ئەگەر بمانەوێت مقاومەتێکی بەرین لە ئێستاوە لە مقابل ئاوا هێزهایەکیشا دروستکەین ئەبێ ئەو هێزە سیاسیە سوسیالیستیە کە ئێستاش ئاعتبارێکی ئیجتماعی هەیە لە ناو جامعە زیاتر تەقویت کرێەوە بێ بە قودرەتێک لە مقابلی ئەمانەیە من پێم وایە بۆ لانیکەم بۆ کوردستانی ڕۆژهەڵات تەقویەتی جەرایانێکی وەکو کۆمەڵە
بەهێزکردنی ئەم جەرایانە و لە دەوری کۆبوونەوەی ئەتوانێت بەر بە هەر پلانێکی ئاوە بەر هەر پیلانێک و ژانەسەرێکی ئاوا لە ئایندەی ئاڵوگۆڕەکانە لە کوردستان هەر ئێستاش بگرێت. بەڵێ هاوڕێکەوە من پرسیارێکم نەماوە ئەگەر ئێوە پێتان وایە شتێک هەیە کە باستان نەکوێت بۆ تەکمیڵی بەحسەکە توانن فەرموون. زۆر سپاس هاوڵێبوون ئاس لەوانەیە بە زۆر گۆشە و کەنارەکان ئیشارەمان نەکرد بێ لەوانەیە زۆر ورد نەچووبیتی لە ناو زەمینە کۆمەڵایەتەکان هیوادارم لە بەرنامە هایدا هاتوو لە مەجای تررا ئەوە بکەین ئێستا باسەکەمان زیاتر لەسەر و ڕووداوانەی ئەفغانستان بوو بەشێک زیندوی کردبەوە ئەم ڕووداوانەی کوردستانیش لە هەرحاڵ هیوادارم ئەوەی کە ویست بێتمان گەیان وێتمان جارێکی تر سپاس بۆ ئێوە و بۆ ئەگەر بینەرانی خۆشەویست. سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی عزیز سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.